بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام خيرة لبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. هينا باسي أدبكاني جماعة بلين جماعات يجي جماعات كان خالق لخدمتي جنابتنا باسمان كذيمة بەپەلەی ئەچمە سەری بۆ هەر بۆ تەذکیرە. یەکەمیان ئەوە بووتمان نوێژەکان تایبەتمەندی کراوە، نوێژی عەسر و بەیانی گرنگی پێدراوە، نوێژی عیشاکان و بەیانیان دووەمە شوتمان ئەبێ ئینسان ئاگای لە ئەسڵ و کەوتی خۆی بێ لە نوێژی جەماعەتە. سێمیان شوتمان ئەوەی کە ئەبێ تابعی ئیمان بیت پێشی ئیمام نەکەوی. چوارەمە شەڵدەی سەفەکان پڕکەیتەوە بە جوانی لە سەفەکانە ڕاوەستیت. چیمانە سەر بابەتی پێنجەم، خاڵی پێنجەم لەو دەرسانە نوێژەکان لە نێوان پایەکاندا. زۆر جار ئەمە ئەبێتە گرفت لەناو مزگەوتەکانە، ئەبێتە قاڵەقاڵ، ئەبێتە گاڵەگاڵ. لە بینی ئەم دنگانە نوێژ بکەین نوێژ مەکەین، یەکێک دێتە بەردەم یەکی ئەڕوا، بەڵجار ڕکاتێک خرکێک نوێژەکە ڕکاتێکی خەرکی ئەڕوا ئەو هەرڵێ بێەوە دواوە بڕۆ پێشەوە سەری لەو دواشی تێکداوە. ئەمە بە کورتی کەمێ شی ئەەکەینەوە لە خزمەتی جەنابتاندا. طبعا نوێژ لە بینی دنگەکاندا كنا نهي عن الصف بين السوار على عهد رسول الله صلى الله عليه وسلم ونطرد عنها طردا معاوية جريته ولا باوكيوا فرمي بغمر إخوة صلى الله عليه وسلم فرمويتي بغمر إخوة صلى الله عليه وسلم نهيلا بغمر إخوة نهيك يعني نوێژ مەکەن لە بینی دنگەکاندا، شتێک ئەتا ڕیزەکەتان بچڕێنێ، هەر کەشی نوێژی بکردایە لە نێو دنگەکان دەرەکرا. ئەمە معاویە وا دەفەرمێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی، حەدیثەکەمانش صحیحە، لای حاکم و وەلای ذەهەبی. ئەچینە دووەم، حەدیثێکی ترمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ نوێژم کردووە لە دوای کەسانی ئیشوکاری مسلمانانیان بەدە ئەڕێەوە، ئەڵێ لە نوێژەکان لە نێوان پایەکاندا بووین، نوێژمان کرد لە بینی بڵێن پایەکاندا، یعنی قەزدی دنگەکان. کاتێ لە نوێژ بووینەوە، ئەنەس وتی ئێمە لە زمانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە نێو ئەو پایانە نوێژمان ناکرد. ئەمە دووەم، ئەمە دوو حەدیث هاتووە. پێغەمبەری خوا خۆی فەرموویەتی، ئەنەس شوای فەرموو. بەڵام تێنەوە بۆ لای عولەما بزانم حەدیثانەیان چۆن شی کردەتەوە، ئێمە نابێ بچینە گشت خەڵکە یەکسەر. وقد كره قوم من أهل العلم إن يصف بين السوار وبه أحمد وإسحاق وقد رخص قوم من أهل العلم في ذلك. زانان بوونەتە دوو بەشەوە، بەشێکیان ئەڵێ نابێ لە بین دنگەکانە نوێژکەی ئەگەر دوات بەتاڵ بوو، ئەگەر لە دواوە مەجال هەبوو، فەراغ هەبوو، لە بین دنگەکە ڕامەوەستە بچۆ دواوە، سەفەکە ئەو سەفە تەرکە. هەندێک عولەماش فەرموویانە ئەگەر ڕێ هەبێ و نەبێ هەر دروستە لە بینی سەفەکە نوێژکەی، وتیان هەر دروستە. ئەمە دوو خاڵە. شرحی ئیمامی بخاری ابن حەجەری ئەسقەلانی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەو ئەژە دنگەکان ئەبێتە بچڕاندن. إن الله لا ينظر إلى سفل أعوج القطع يعني منقطع. دو حديث معنى خوا تماشای ڕێزیە ناکا گێڕ بێ، خوا تەماشای ڕێزیە ناکا بچڕاو بێ، واتە بەینیە بێ، نوقسان بێ. ئەم پیاوانە وا فەرمن، واتە عولەمایان و زانایان هەندێکیان دەڵێن، بەڵام ئێمە بزانین ئەبوو یونس ئەفەرمێ کە زانای مەزەبی مالیکیە، لای مالیکیەکان ئەڵێن هیچی تیا نییە و دروستە لە بینی دنگەکانە نوێژکە. مالیکیەکان وا دەفەرمن. ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کەڕاهەتی هەیە وەستان لە نێوان پایەکاندا، چونکە کەڕاهەتی هەیە، نەیوتە نوێژەکە دروست نییە، ئەڵێ کەڕاهەت هەیە. کەڕاهەت ستەشیەکەینەوە یعنی چی لە دینە لە شەرع؟ کەڕاهەت ئەوەیە ئیشەکەت دروستە، بەس ئیشەکە کارەکەت ئەەکەی باش نییە، واتە ئەگەر بیکەی نوێژت بۆ دەنووسرێ، بەڵام ئەگەر نەیکەی
لەو شوێنە ئیشەکە نەکەی بۆ نمونە یعنی گونەحبار ناوی بەڵام خێرە بۆ نووسی ئەمە کەڕاهەتە یعنی کەسێک بیکات تۆ ناتوانین پێ بڵێ نوێژەکە دروست نییە ئەڵێی لە بینی دەنگەکان نوێژ نەکەی باشترە ئەمجا ئەفەرمن لای وصولەکان دەفەرمن ئەو کاری کە ئینسان دەیکا گونەحبار نابێ یعنی چە کابرا کات لە بینی دنگەکانی نوێژی کرد گونەحبارە بێ نا گونەحبار نابێ بەڵام ئەوەی تایە کە چی ئەڵێن نەکرێت باشترە نەیکا کەواتە ئێمە دێنەوە قسە زۆرە لەسەر ئەم بابەتە بەڵام ئێمە عولەمایان فەرموویانە دنگەکە ئەبێ هەو دنگە ئەگەر ئەو بە قسەی ئەم عالمە بێ ئەم دنگانەی چی ناگرێتەوە شێخ عوثەیمین ئەفەرمێ چینە خزمەتی ئەو دەفەرمێ عالمێکی بەناوبانگە شێخ محەممەد صالح العوثەیمی وما مقدار القطع ئەڵێ میقدارەکەی چەندێ بێ کە سەفەکە ئەبڕێ ئایا هەر دنگەیە ئاوا بێ یعنی شوشی هەر لەو بەینادانێتر دنگەیە نا ئەم عالمە فەرمێ ئەفەرمێ ثلاثة أزرع وانێ یعنی سێ باڵە هاکا 3 مەتر وانێ بە قسەیان بێ هیچ دنگەیە ناگەێتە نیم مەتریش 50 سانتیمە ئەو پەڕی زۆر زۆر گەورە بێ مەترێک أمجا أفرمي وقال بعض العلماء بمقدار قيام 3 رجل أو دنيا جي 3 نفر بقري 3 نفر يعني دنيا يقبي 3 كس لو شوينان يشكا أو شنا قريت واش أو دنيا ناقريت أمجا وتانا وبمقدار قيام 3 رجل أقل من الذراع جي 3 كس بقري بلام لسي متر كم تربيه يعني متروني منه تقريبا والمعتبر عرفا وهو ظاهر الكلام المؤلف اجا ظاهري كلام كان شيكر نوي ام قسانا او اگيني اگر دنيك باریک بو بچوک بو او حديثانا شملي ناكا كبيغمري خواه فرمي عليه الصلاة والسلام وأما السوار التي دون ذلك فهي صغيرة لا تقطع الصفوف وعلى هذا فلا يكره الوقوف بينهما أما كراهتي نية الله أقل كلمة استعمل كدمان كهرايك للسري هرايك الله أكبر كابراي لو بيناني وشكا أما زقوتا قشتي ويتحرا لبر خاطر وزلانة يعني يمتشيه أما نشانيتي أنا قيشتنا براستي دنيا كام دنيا أبي زراعي بزاني سعلا ما أنشأ نجوان شيء كانوا قشتي يما بس حجزة قورة قريو زرم ما يدين سخل كان ئەو باسی سەردەمی خۆیان کردوێتی و هیچ کاتێ هیچ مزگەوتە نەگەشتە ڕوعێکی ئەم مزگەوت ئایا ئەوان دنیاکەیان چەندێک بووە ئایا تەسکی دەوری بینیوە لەبەرەوە خانووەکان بچوو بووە کاو کاتەوە قسەی کردو خۆنەی ئەمە نەبوو ئێستا هەیە یعنی ڕێوەپی ئەو مزگەوتەی ئەو حەجمەکان ئەو چۆن بووە لە دارفۆرماتی بەڵێ بەڵام لەوەیە گەورەتر بینەکانیان کەسێک بووێت بێتە ڕێگردەوەی کەسەکانیان جوان بێت بالضبط قمە بەستمان خلاصەی کەلام کورتەی کەلام هەرچی کاتی هاتی بۆ نوێژ ئەگەر زانی دوا بەش ئەکا لە بینی دنگەکە مەیەسە دنگەکە تەرک بەڵام بۆ جمعە نابێ بۆ تەراویح نابێ جێ بێری چونکە جێ نابێتەوە ئێستا تو بڕۆ لە مەککە لە مەدینە چەند دنگەی تایە خۆ گشتمان ئەوەی عومرە و حەجی کردو ئەو شوێنێ کردە خوا بکاتە نسیبی ئەوەی کە چوو بووێ دنگەکانی ئەورە هەر دنگەیەکی لێ ئەوەنێ ئەم 4 دنگە هەبێ بەڕاستی یعنی ئەگەر نەبێ سیانیە بێ دوانێ بێ گەورەیە لە بینی شایە سێ و زۆر تەبیعیشە چونکە بۆ ڕێ نابێتەوە جێگا نابێتەوە هەرچی کاتێک مەجال هەبوو لەداوە توانی ڕانەوەستی لە بین دنگەکانە کەڕاهەتش دوو نەوعەیە هەرچی کاتێکش مەجال بوو لە جومعە و جەماعات و یانە تعزیب بۆ نمونە لە مزگەوت مناسبەیەکە قەڵەباڵغە یان بۆ نمونە ئەبینی لە شتێکدا کە خەڵک زۆر قەڵەباڵغە نایگرێ دنگەکان تەرک ناکەی غەیری ئەوە ئەتوانی تەرکیکەی کەڕاهەتش دوو نەوعە کەڕاهەتی تەحریمی هەیە کەڕاهەتی تەنزیهی هەیە عولەمایان وسوڵ دەفەرمن کەڕاهەتی تەحریمی ئەوەی حرامە یعنی بیکەی گونەحبارە بی کەڕاهەتی تەنزیهی حرام نییە بیکەی دروستە بەس نەیکەی باشترە ئەمەش لەو کەڕاهەتەیە کە حرام نییە بەڵام بوتێتی باشتر وایە نەیکەی
باشتر وایە. ئیستا بۆ نمونە تەسبیح، تو زکری خوا بکەی بە تەسبیح سە خەڵکێ غەڵەت تێگەیشتووە، دروستە، هیچ شتێکیان نییە. چونکە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی هات سەحابەکانی بینی سبحان الله بەردێکیان دانا، الحمد لله بەردێکیان دانا، الله ئەکبەر. پێغەمبەری خوا نەیوت ئەمە خراپە، وتی شتێکتان پێ بڵێم لەمە باشتر بێ، باشتر بێ، یعنی خۆ نەیوت ئەوە خراپە، وتی بەس دەسەکانتان بیکەن باشتر. کەواتە ئەوش دروستە، ئەمەش دروستە، بەڵام کامی ئەفضەلە ئەمە دەست. ئەی پیاوێک نازانێ ئەڵێ مامۆستا کا حاجی فڵان ئەگەر من زکر بە تەسبیح نەکەم نازانم زکر بکەم، چی بکا باشە؟ لەم حاڵەتە زکر بکایە نەکا باشترە؟ تەبعاً بالذات ئەبێ زکر بکا باشترە. بۆ ئەو کەسە تەسبیحەکە باشە، بەس بۆ من بۆ تۆ کە ڕاهاتینە بەدەست دەسەکە باشترە. علەمایان ئاوا شەشیەکەنەوە، نایبڕن لە خەڵک، تۆ ئەندێشتێ بیبڕی ئەووا فێر بوو کە بڕیت ناتوانێ ئەو زکرە بکە، ناتوانێ بە هیچ شێوە زکرە بکە، ئەو کاتە تۆ گونەحبارە بی، تو وازانی سنەتت جێبەجێ کردووە، سنەتش جێبەجێ نەکردووە تیایدا. بۆیە دەڵێن بە ئەندازەی کەوتراوە قەولی تر زۆرە، حەز ناکەم بچینە سەر بابەتەکە زۆر بخاین. خلاصەی کەلام ئەوەیە مەجال هەبوو لە دواوە نوێشکە، مەجال نەبوو دنگەکان پڕکەرەوە. خاڵێکی تر لەو خاڵانە تا دەتوانی لە جەماعات دوا مەکەوە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام موژدەیەکی خۆشمان پێدا: من صلى لله 40 يوما في الجماعة، هر کەسێ 40 ڕۆژ يدرك التكبير الأول، 40 ڕۆژ یعنی 40 ڕۆژ بە 40 پێنجی هەموو ڕۆژە شەو ڕۆژەکە بگەیتە تەکبیری الله ئەکبەری ئیمامی یەکەمە، الله ئەکبەر بۆ نمونە 40 ڕۆژ. پێغەمبەری نازدارە فەرمێ کوتیبە لەو بەڕائەتان، خوای گەورە ئەم کەسە تەبەڕایەکە لە دوو کۆمەڵ، دوو تاقم، ئەفەرمێ بەڕائەت من النار. ئەم حەدیسە زۆر خۆشە و موژدەیەکی خۆشە، بەڵام کەسی ئەوێ جێبەجێیکە، قورسەکە بێ. 40 ڕۆژ بگەیتە تەکبیری یەکەم الله ئەکبەری ئیمامە، هەر 5 فەرزەکە. ئەفەرمێت خوای گەورە نەجات دەدا لەو کۆمەڵەوە ئاچن بۆ ئاگری دۆزەخ، بەڕائەتە بەری ئەبی، تەبەڕا ئەبی، ناچیتە ئاگری دۆزەخ. دووەمیانش ئەفەرمێ پێغەمبەری خوا وەبەڕائەت من النفاق، بە هیچ شێوەیە ناوی تۆ لە ناو دووڕوەکانە نییە. ئەم دوانەیە هەر کەسێ بتوانێ ئەمە جێبەجێکە، واتە لەگەڵ تەکبیری یەکەمە الله ئەکبەر کە ئیمام دەسەکاتە نوێژ لەوەدا. کەواتە ئەم دوانە ئینسان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بتوانێ ئەمە بکە، زۆر چاکە و زۆر باشە کە ئەنجامی بدا تیایدا. دواکەوتن لە جەماعەت بەبێ عوزر نیشانەی دووڕوویە خوا پەناهمان، یان عەلامەتی منافقە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێ پێی خۆشە سبەینێ بە موسڵمانان بگات و لە خزمەتی خوادا لەو کەسانە بێ پەروەردگارەی پارێزێ، با لە نوێژەکانیدا چی بێ کە بەردەوام ئامادە بێ، ئەوە لە ڕێگەی هیدایەت بێ. و ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر ئێوە لە ماڵەکانتان نوێژ بکەن، بۆ نمونە قەزدی نوێژە سونەتەکە، تەبەن نوێژی سونەت باش وایە بینبین نوێژەکان بخیتە ماڵ، چونکە ماڵ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ماڵ مەکەنە قەبرستان، هەموو نوێژەکەت لە مزگەوت بکەی چی نەخیتە ماڵ. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ دەست بگرنە نوێژەکانەوە هەتا ئین الله شرع لكم للنبي سنة الهدي وإنهم سنة الهدي، ئەوە ڕێگانتان پێ پیشانەدا. ولو أن صليتم في بيوتكم كما يصلي في بيته لتركتم سنة نبيكم. ئەگەر هەموو نوێژەکان لە مزگەوت بکەن هیچ نەخەنە ماڵ، ئەو سنەتێکی پێغەمبەرتان جێهێشتووە. ئەگەر ئینسان بە جوانی دەست نوێژ بگرێ بێت بۆ مزگەوت و پاشانش بێتە ناو مزگەوتەوە بێتە پێشەوە، إلا كله كتب له بكل خطوة ئەفەرمێ حەسەنەة، واتە تۆ ئەگەر لە ماڵ سنەت وایە دەست نوێژ لە ماڵ بدەیت، هەر کەسێ لە ماڵ دەست نوێژە جوان بشوە بکەوێتە ڕێ، هەر هەنگاوێک ئەنا بە پای ڕەست خێرێکی بۆ نووسێ، هەر هەنگاوێکش ئەنا بە بای چەپ شەڕێکی بۆ سەرسرێتەوە، دەرەجەیشی بەرزە بێتەوە لە باشتا. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم
وهتا أو كاتيشي وما يختلف عنها إلا المنافق معلوم النفاق ولقد كان رجل يأتي به بين الرجل حتى يقام في الصف وهتا نجات يبيل دور وكان وأبيت أويشي كوا كبيت بيني دو كسندا يعني عزيتي كسندا بس الشاني كسانجي بچيتا بيشا ودانشي كواتا أم حديثة مباركة كدريجة من بكورتي باسم كل خدمتي جنابتانا هان ما ندابو أوي كدزنيوكا بقرين لمالا وبجواني بين بيرقا وبانا كمان جبوبو نسري بين مزقوت وببيع عزر مزقوت جينيلي خاڵی تر لەو خاڵانە ئەوەیە زیکری دوای نوێژەکان زۆر گەورەیە بە ئینسان زۆر بایەخی پێ بدات زۆر بایەخی پێ بدات هاتووە لە حادیسە زۆر دوای نوێژەکان کە نوێژ سەلام دەدەینەوە هەیە هەزکر ناکە ڕایەکسەر هەڵی پێویستی پێینی ابن هريرة فرمي جاء الفقراء إلى النبي صلى الله عليه وسلم فقيل كاني أصحاب يا واني فقير بناتهم لا يغمري خاصة ذهب أهل الدثور من أموال بدرجات العلا فرموي عن أي بيغمري خواصل أواني مال يعني السامان يعني دولمن برديانوا ولا إيمال هجاركا أنجا فرموي والنعيم والمقيم يصلون كما نصلي أو دولمانا يمن يوجكين أوانش نوجك يصومون كما نصوم يمن رجو دقرين دولة ما كان شيء قرين أي بيغمري خاص ولهم فضل من أموال يحجون بها ويعتمرون ويجاهدون ويتصدقون بلام أوان مال يعني باريان بم باريا بيش إما كوتون بخان عمراكن بخان غزاكن بخان خيركن بخان حجكن بلام يما أماماني أوان كهيان أمان كردوه ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئایا شتێکتان پێ نەڵێن بگێتە ئەوەی ئەوانە بە فەقیرەکانی وتیان بەڵێ پێغەمبەری خوا ئەوش فەرمووی تسبحون وتحمدون وتكبرون خلف صلوات كل صلاة 33 ئەم زیکرانە بکەن 33 جار دوای نوێژەکان مقابلی ئەو ماڵەی ئەوانە بێتەوە ئەگەر نیتانە بیبەخشن أو ذكرانك خمان ديك سبحان الله والحمد لله الله أكبر سيجا كوتا يجدينين لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير بمش أي كين الصبر واتا أو ذكرانك قوري لم حديثا وهاتوا بلام لحازي ترى حتى كان يتشابه أم جاء أوان فرموين أنا بيغمري إخوة أوانش أمدا كان أي تروتي إخوائي قوري داعبا أوان ونيدابا يودا صلاة كواتا لم حديثا وما مدركات ذكر كان زور قوري زیکرەکان زۆر گەورەیە ئێمە زۆر جار شتەکان نییە شۆڕەکەین و بەناو خەڵک بەداخەوە هەندێک مامۆستا هەیە شتەکان زۆر شۆڕەکات و بەناو خەڵکی عام تێناگا خەڵک لەکوێ تێگا لە شافعی چیێژی و حەنەفی چیێژی و ئەحمەد چیێژی ئەگا هەلی علم نەوێت تێناگا بەڕدەجار وای لێتێ قسە بە شافعی و پیاوچاکەکان شەکرێ چونکە بۆ ئەم نازانێ ئەژە پێغەمبەر وایوت ئاخر چۆن وایوت آخرت بۆ کوێ وتی ئایا ئەمە عامە ئەمە خاصە ئەمە تایبەتە بۆ شەخصێ ئەمە تایبەتە بۆ ئومەتە ئەمە تایبەتە بۆ پێغەمبەر ئەمە تایبەتە بۆ خۆی یان تایبەتە بۆ دەرەوە ئیسەرێژە سونەت تەطبیقین هەندێک سونەت پێغەمبەرێ بۆ خۆیەتی خۆ بۆ من و تو نییە شەو نوێژ لەسەر پێغەمبەر واجبە لەسەر من و تو سونەتە پێغەمبەر نەیکێ گونەحبارە بێ من و تۆ بیت نەیشیکەین گونەحبار ڕۆژوگرتنی پێغەمبەران 2 ڕۆژ و 3 شەوە بۆ من و تو 1 ڕۆژە هەندێک شتێ تایبەتە بە پێغەمبەر سونەتە بەڵام سونەتی پێغەمبەرانەیە بۆ خۆیەتی بۆ من و تۆ نییە چونکە بێت تێبگەیت تو ئەم دینە هەموو شتێک هەندێک حکمەیە خاصە هەندێکەیە عامە خاص بۆ هەموو عومەتە بەڵام ئەیە خاصە تایبەتمەندیە بۆ شتێکە ئەبێ وریا ئیسێمای لە شوێنێکە ئەگە ئەم خەڵکە زیکر نزانێ جەنابتان ئەبێ من دوای نوێژەکان زیکر بە دەنگ بەرز کەم تۆ نابێ گەنجێک بی یەقەی من بگری بێژی مامەزا تۆ بیدعەچی کاکە خەڵکەکە نازانێ گەرەکمە بەمە فێری کەم مەبەستم لەیرە ئەمەیە من بۆیە شافعیە فەرمی حەدیثەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ابن عباس گەڕێت ئەڵێ هاتین بۆ نوێژ صحیحە بڕۆ بیبینە و دوای لە حەدیثایە بوخاری مسلمە ئەفەرمێت
بە دەنگی زکرەکان ئەمانزانی نوێژی جەماعەت تەواو بووە. یعنی چی ئەم حەدیثە؟ ئێستا ئەو شەژە کاکە دەنگ بەرزۆ مەکە، سبحان الله نەیژە، سبحان الحەمدولله نەیژیان، الله ئەکبەر نەیژیان، نابێ ئەبە بەینی خۆت و خوارێ. یە ئەو ئێژە پێغەمبەری خوا سەڵی گەڕێتەوە ئەڵێ سەحابەکان وەک مێشەنگ، حەدیثەکەڵێ مێشەنگ هاگزەیەکی تێک ئەهاتی مزگەوت ئاهاتی تەماڵی خوا هەمووی سەحابە زکریانە کرد وەک مێشەنگ گزەیان ئادەنیان، ئەزانی ئەمانە زکرەکە نەمویان. چونکە ئێمە بەڵجار شتەکان نییە شۆڕکەینەوە، کابرا خوێنەوارینەوە نازانێت ئیتر خۆتر ئەو تۆ تا بەیانی قسەی بۆ بکە ئەو ئەوەی پێیەتی هەر ئەوەیە دنیا قسە خەیت خۆت ناکرێت تۆ شەر لەمەدە جوان نییە. بۆیە بێ شتەکان لە جێگای خۆی دانێ. ئێستا چینە ئاواییەک، ئەمە ئاوایە نوێژی تیانە، جەماعەتی تیانە، ئەچین گەڕێ ئەبێت تۆ مانگە دوو مانگ جوان ئەم زکرانە دوای نوێژ بەدەنگ بەرز بکەی حتا گشتیان لەبەرێکە کە لەبەریان کرد زکرەکە لادە. ئەچی بۆ لادێ مامۆستایە چێ بۆ لادێ قورئان ناخوێنێ جومە یەکەم بانگ نادا. ئەی باشەم خەڵکە بەچی بزانێ جومایە؟ بەچی بزانێ؟ ئەی باشە ئەو خوتبەیی کە دەدرێ ئەی ئەوە نوێژ نییە؟ ئێ تو هەتا بانگە دەی ئەو هەتا گەیەتە مزگەوت خوتبەکە تەواوە. بۆیە ئەو پیاو چاکانە ئەوانیان دانا هەروە بە حەکیمانە دانا، خۆڕوان نەبووە. کاکە مەشغەڵەتە دنیا جاران سەحابە دوای نوێژبەیانی هات بۆ خۆی دانیشت هەتا نیوەڕۆ ناڕۆی و هەتا ئێوارە ناڕۆی لە خزمەت پێغەمبەرا بوو فەڵسەلە. بەڵام ئەوەی ئەوان کردیان من تۆ پێم ناکرێت. ئێمە بەعجار 5 دقە نوێژەکەین بێتە 6 دقە خەڵکیش برا ڕۆ تاخیرە کە درەنگە، چونکە خەڵک مەعیشەتی زۆرە، ئیشی زۆرە. بۆیە ئەبێ شتەکان تۆ تێبگەی. ئەم شتانە بە جوانی بۆیە ئەو بانگە دانراوە، شتەکانی تر دانراوە بۆی خەڵک بزانی ئامادە بێ. بڕاتە بێ بەعجار من خۆم نییە مامۆستان کە خوتبە دەم، بەعجار خێزانم پێم بەڵێ ئەی خوتبە نانووسی بۆ بەهین جومعەیە؟ ئێجار وەڵا بەهین جومعەیە. ئێ خۆم نا ئەیجا خەڵکی تر کە گشت ڕۆژە من کاسبی ناکەم دانیشتومە هەر خەریکی ئەمیشەم ئەی کابرایە بەسە زمانە لە بەیانی و گشت ڕۆژە هەڵەس یەتا مەغریب کاسبیەکە شەوش فەقیرە هەفریە خەوتنەکەکەوێت. وەڵا تۆ ئەگەر هەندێشتی بۆ نەکەی نازانێت جومعەیە، نازان کابرای لێ تێکە چێتە و دەشتە شوانە. تۆ ئەگەر گوێی لە شتێک نەبێت و زانێ جومعە و جەماعەتە نازانێت. کابرا ها لە بازاڕە خەریک تیجارەتە لەوەی نەزانێ کاکە جومعە و جەماعەت. وەڵام موبایلی پێ پڕە کاکە خۆ موبایلی 4 ساعت ناخەتە سەربان خۆ ناخۆ بۆی لێ نادام ڕۆ جومعەیە و شەمە و یەکشەم دووش. بۆیە ئەمانە بێ ئینسانی ماندار وریای بێ تیایدا ئێمە شتەکانمان لەسەر خۆماندانی. سەعیدی کوڕی موسەیبە فەرمێ 20 ساڵ ئەم پیاوە بەڕێزە بانگی نەفەرمووە لە مزگەوتە ئامادە بوو. سێ ئەم کەڵە پیاوێ دەکرد بڕاتانە بێ ئێمە قەت ناگەینەمانە 20 ساڵ لەسەر یەک بانگی نەداوم پیاوە لە ناو مزگەوتە ئامادە بوو. ئەفەرمێت حاتەمی ئەسام نوێژە جەماعەکان ئەڵێ نوێژەکانم ئەگە بفەوتایە ئەبوو ئیسحاقی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خۆی سەرخۆشی لێ کرد. بەڵام ئەژە سەیرم دێ لە زمانێ نوێژەکانیان نەفەوتێ کەس سەرخۆشیان لێ ناکات، یەکێکیان ئەمرێ هەزاران سەرخۆشیان لێ کات. ئەم پیاوە چاکە فەرمێ. پیاو چاکێکی تر ئەفەرمێ ئەگە چوون بۆ مزگەوت ئەگە بینیم خەڵک لە نوێژ دەرچوو ئەموت ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون. ئەم پیاوە چاکەی فەرمێ. ئەژێ لام خۆشتر بوو ئەم پیاو چاکە فەرمێ ئەگەر نوێژەکەم نەفەوتایە یعنی بەڕاستی گەر بە نوێژێک بۆ نمونە نەفەوتایە لام خۆشتر بوو لەوەی کە بمکەنە والی عێراق، ڕئیس وڵاتی عێراق. یعنی نوێژێ مقابل والیە وڵاتێک ڕئیس وڵاتی ئامادەم دەستی لێ هەڵگرم بەس نوێژەکەم نەفەوتی. ئەم پلان چاکانە هەر کەسێک کە نوێژێکی بڕایە 3 ڕۆژ سەرخۆشییان لێ کرد پیاو چاکانە فەرمێ 7 ڕۆژ خوای گەورە ڕەحم بە مەلایکەکانم کە عاقبەت خێرمان کاو لەش مەسەڵە خوای گەورە نوێژەکانمان بە جوانی وەرگری یا ڕەبی خوای لە تەپاڕینە گوناحەکانمان خۆش بە عیبادەتمان لێ وەرگری عیبادەتی ئەم مانگە پیرۆزە خوای ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی یا ڕەبی خوای ڕەحم بە مەلایکەکان بکەی ئامین ئامین الحەمد لله رب العالمین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. مژدەیەکی خۆشتان پێ دەم شەوی 21 لەسەر شەوی 21 ئەم ڕەمەزان ئینشاءالله
ئێمە سێ قورئانی نێودەوڵەتیمان داعوت کردو بۆ مزگەوتەکەی خۆمان ئینشاءالله بەئیزنی خوا. یەکێکیان شێخ حوسێن بەرزنجی خەڵک کفری ئەسلی خۆی، یەکێکیان خەڵکی هەولێرە عەبدولباسط زەین سەنگەر، عەبدولقادر مەشهورە بە عەبدولباسط الکوردی وەک ئەوە خوێنێ، سێمیان خەڵکی ئێرانە، خەڵکی سنەیە، ئەحمەد مورادی وابزانم الله ئەعلەم. ئەم سێ پیاوە دێنون ئەو شەوە هاین لە خزمەتیانە هەمومان بەیەکەوە. ئیتر ئەمانە قاری نێودەوڵەتین، حەزم کرد ئەمساڵ شتێ بکەین جیاوازتر هەم بۆ شارەکەمان هەم لە خزمەتی ئەوەی بەڕێزە هەمومان بەیەکەوە. ئەمە خزمەتی ئەم مزگەوتەیە، نەک خزمەتی مەلاسەرگەوت یان مامۆستا حەسەن یان کێ، نە، خزمەتی هەمومان. ئەم ئیشای مزگەوتی حاجی مەدحەتە بە خەڵکی ئەم گەڕەکەوە هەمووی ئەم پرۆژە خزمەتی ئەم شاری پێک. مەبەستمان ئەوەیە خەڵک زیاتر ئاشنای دەنگە خۆشەکان بێ و ئاوازە خۆشەکان. خوای گەورە هەموومان وەرگرێ. ئامین ئامین الحەمدولله رب العالمین.